مامۆستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێوە بەرکەوتنتان لەگەڵ خەڵکە هەیە، ئەم ڕێژەی سحر و جادو و فرتوفێڵ بە ناوی ڕوقیە و بە ناوی نوشتە و دوعاوە لە چ ئاستێکە مەترسیەکەی لە چ ئاستێکە ئایا کێشەی دروست کردووە ئەن کەسی واتان هاتووەتە بەردەستکە مەترسیدار بێ؟ سەربەز من ڕوقیە ناکەم، نەشم کردو بە هەموو تەمەنم، بەڵام ڕۆژ نییە دەیان کەس نێ بەردەوام دەنگەدەنگیشم لەگەڵ هەمویانە بێ بە وتار و دەرسیش هاوارم کردو من ڕاقی نیم و ڕوقیە ناکەم، بەڵام خەڵک هەردێ و ئەوەندەی سێرم کرد بێ جگە لەوەی کە ئێمە کۆمەڵە ساحیری زۆر هەیە بەڵێ ئەمیشان ناکەن. ئافاتەکە لەوەیە کۆمەڵی ڕاقی زۆریش هەیە، دەردی ئەو خەڵکە سێ جار زیادەکەن، چوار جار زیادەکەن بە ناوی ڕوقیەوە. کابرا سحری لێکراوە ئەچێتە لای ئەو بۆی چارەسەرکە، ئەو ماڵی ئەخوا، ئەو دایان پیسی لەگەڵەکە، ئەو مەشغوڵیەکە بە خۆیەوە بە 3 ساڵ هاتو چۆی بکاتەوە، بە 2 ساڵ هاتو چۆی بکاتەوە. زەلام هەبووە چوە بۆ ڕوقیە دەستدرێژی کراوەتە سەر بەڵێ هەر لەلایەن کەسانێکەوە خۆشیان بە ڕاقی ناساندووە، پێی وتوە جنەکە لە ڕەحمتە ئەبێ جیماع لەگەڵ کەم ئەنجە، پێی وتوە لە سنگتە ئەبێ بەدەم ئاوا بکەم ئەنجە، پێی وتوە لە دواتەوە ئەبێ وا بکەم. هەرێمی کوردستان ئەمە هەیە، هەر لە سلێمانیە هەیە وایان کردووە لە ئافرەت، باوەشی پیا کردو بە سەعات بەری ناوە توێتی هەتا لە باوەشی منە بی جنەکەی زعاجە بێ کە زعاجش بوو ئەڕوا تۆ ڕزگارە بێ. ینی بووە زۆر کارەساتە تۆ ئافرەتێکی گەنج بنێریتە لای کەسێ ڕێی بێ بڕوا بە ناوی ڕوقیەوە. کاکە تۆ ئەگەر ئەم پیاوە سەحابەش بێ بۆی نییە بە تەنیا لەگەڵ ئافرەتێکا بێ لە ژوورێک، ئەمە کابرا سحرەکەی لێکراوە خۆی لە دەرد و بەڵاو ناڕەحەتیە، ئەویش بە حساب بۆی ڕزگاریەکە ئەوەندەی تر یاخود پارەیەکی زۆر کەسابەت بۆ هەنگوێن و ڕۆشکە و چی و چی و چی بە ئاو دەبێ ئاو 75,000 شتی وا هەیە لە ئیسلامە کەسیش نازانێ خوێندوێتی بەسەری یاخود نە. شتیوا لە ئیسلاما نییە کەسێک دابنیشێ بڵێ من ڕوقیە ئەکەم و شوێنە تایبەت بکە و بڵێ خەڵکی نەوەرن با ڕوقیەتان بۆ بکەم. نە سەحابەوەی کردووە، نە تابعیەوەی کردووە، نە تابعیەوەی کردووە. کێ پێمەڵێ سەحابەیە هەبوو اختصاصی ڕوقیەکردن بووە، تابعیەک هەبوو اختصاصی ڕوقیەکردن بووە، تابعیەک هەبوو اختصاصی ڕوقیەکردن. کەسێک پێویستی بە ڕوقیە پێویست دەکات بچێت لای کەسێکی یا بە خۆی توانێ بیکە. ئەوەی من پێیگەشتوم لە منهەجی ئەو سێجیلەی سەرەتایە کە ڕسوڵ الله صلی الله علیه وسلم بە باشترین خەڵک ناویانە با پێویستیان پێی نییە. هەرچەندە ڕسوڵ الله صلی الله علیه وسلم من استطاع أن ينفع أخاه فليفعل، کێ توانێت سوود بە براکی بگەێنێ با بیگەێنێ، کێشەمان نییە. بەڵام تایبەت دانیشیت و دوکانێ بکەیتەوە و بینایە بکەیتەوە و مزگەوتێ بکەیتەوە و ناوی بنێ ڕوقیە و ژن لەم لا کۆمەڵێک وەکەیتەوە پیاو لەو لا سەرە و بۆ بگرن و پارە بن و پاڵیان خەیت و بخوێنی و ئاویان. مەسەل هەرێمی کوردستان دیاریدێک ئەبینرێت و بەربڵاوی شیوانیە لە سونەت و لە قورئان. باش کێ ئەڵێ بەڵگەم هەیە لەسەری بابی